نەورەس جددی پڕ لە داخلی خۆی پڕ لە ڕەحم سۆز هەستەشی ناسک بەڵام لە دەرێ کابراایەکی جددی تۆزەک عسەبی زۆر جار بە سەعات بێ مبالەقە بە سەعات بە 2 سەعات دانیشت فترەی ڕاگانی تێدا بوو بەتەنێن لە غورفەیە بوو قسەیە کرد و وتاریەدا و شعری خوێندەوە. نەورەز سەرەتاوە بڵم هاوکارێکی باشە، کوڕێکی دڵسۆزە بۆ ئیشەکەی، زۆر باش ئیشەکات، نووسینی باشە و هەموو کاتێ لە پاڵ ئیشەکانی خۆیە لە پاڵ کاری پەیامنێریەکە نووسینیشی هەیە و تێکستەکانی جوانە، کوردێکی زۆر پاراوە نووسێت، ئەمە خاڵی پۆزتیفی نەورەسە. بەڵام جگەلەوە نەک من برادرانیش هەموو کاتێک لێەوەی لەکەن کە زۆر بە پرچەو بۆڵەیە لە کاتی خۆی بۆن و نەگەر بتەوێت بڵێ نەورەس لە فلانە ئیشیە توانی خێرا بڕۆی بۆ ئیشەکەی تر ئەو هاوکارانەڵێن نا نەورەس نایکە. ئەمەش لەوانەیە بە دیوێکی ترە گەر باسی بکەم باشتر بێت چونکە ئەوێت ئەو ئیشەی کە هەیەی زۆر بە پوختی و بە دروستی ئەنجامی بات نیوە ناچڵ بەجێ نەهێڵێت. کاکنەوەزێک کە لە هەرە پێیان لە سەرکەوتەکان بەگوێری ئەوەی کە ڕۆژانە مەلەوەیەک مەسەن یەک تیمین لە بەشی نووسین زۆرتر مەسەن کۆنتاکمانێ دەرچونمان پێکەوە هەیە نەبتە مجامەلا کاکنەوەز کاتێک کە مەسەن دەچێت بۆ کارێکرا کارێک پێ ڕادەست پێدرێ زۆر بە وردی هەم پلان بۆ کارەکەی دادنێ کاتێکە دەستە سەر کارەکەی لە ڕووی کەسایەتی کاکنەورەس هەر بێجگەلەوەی کە ڕۆژنامەنووسێکی سەرکەوتو پەیوەندیی باش لەگە کەسە سیاسیەکان هەیە و زۆر جا مەسەن بەواسطە ئیشەکە بۆ باسم کرد لە دەرێم دەبین لەگەر هاوڵاتیانیش پەیوەندێکی باشی هەیە جیا لەوەی کە کار ڕۆژنامەوەی دەکە دەستی نووسینی باشی لە شەعر خاڵی لاوازم لێنێتەوە بەس شتێک هەیە کە زۆر زۆری مشکلی لەگە وێنەگرەکان هەیە یەکێک لە وێنەگرانەکە ئەمریشم بەڕاستی زۆر جار مەسەلەن بۆ نمونەمە کاژمێر 8 و 8 لە داوامین عادەتەن هەم ڕۆژ کاژمێرەکانی داوامان بەو شێوەیە پلانێکی دەدرێتێ مەسەلەن سەعات 9 دەبێت لە لۆکیشنی لەو جێبی مەسەن بۆ نمونە سەعات 9 دەقەیە چار دێ بە عەجەلە وا خۆی پێشاندا کە ئەلەساس ئەمە تاخیر بووینەها کە بەخۆی خەویشی زۆر حەزی لە خەوە زۆر جار مەسەر لە خەو دەمێنێ جاوا دێتە کاتێک دێتە سەر کارەکەی وا پێشاندام بەسە خۆی مشتۆ لە کاکە وێنەگەل لەکوێ شوفی لەکوێ کە بە تەماشاش دەکەی لە ئەسڵدا بە خۆی تاخیرەوە. بۆ هەمووتان من دەنام لا پرۆگرامێکی دیکە باکستەیج ئەمڕۆ لەگەڵتانم میوانداری نەورەس عەبدوڵڵا پەیامنێری کوردستان 24ەکەم چۆنی؟ چۆنی دێنە؟ بەخێر بێ باکستەیج زۆر سپاس. تا ئێستا ماتۆسپارێت کردی؟ نە وەڵڵا. وەڵڵا. نەلێم خوڕیە؟ ئەگەر زۆرم لێ نەکەی لێ ناخوڕم. وەڵڵا؟ ئەرە بخۆ. وەڵڵا کێفی خۆتە من ئەمڕۆ هێناوتە تووشی چاڵەنج بکەم. وەڵڵاهی زۆر موشکلەمانەیە ئەوڕۆ بەڕاستی ئەرە بخۆ. وەڵڵای تۆ خۆی ئەزانێ یان نەزانێت لێ بخوڕێ یان لە نیوێ قەت لێم نەخوڕیە یان ئەو تۆ وەردەگەڕێی.
پێم بڵێ لە دایک بووی کوێی تەمەنت چەندە چەند سەڵاو سەرگیریت کردووە چەند مناڵت هەیە هەشتاوەشتم یعنی مۆردێشتا 34 ساڵەکەوانە تەمەند درێژی زۆر سپاس لە هەولێر لە دایک بووم بەڵێ 7 ساڵ هاوسەرگیریم کردووە چەند مناڵت هەیە یەک کچی جوانم هەیە تەمەنی درێژ بێ ناوی چیە تەمەنی چەند ناوی لیسایە و تەمەنی 4 ساڵە تەمەند درێژ بێ بۆ زۆر زۆر سپاس ئەڵێن نەورەس خێزانەکەی ئەنی هاوسەرەکەی زۆر خۆشەوێ هەرچیە بڵێ قسە لەسەر قسەی ناکە ڕاستە ئەوە قسەی برادەرانە قسەی برادەران هەموو قسەی برادەرانە بەتیان گوتیان ئەمن زۆر خۆشمەوێ یعنی ئەگەر بەو لایانە وەربگرین کە هەر قسەک بەڵێ یعنی هەنگاوەکانی سەرکەوتنی من ئەگەر لە سێ هەنگاوک بخۆم بم دوو هەنگاوی ئەوە باشە چەند خوشک و برات هەیە پەیوەندیت لەگەڵ دایک و باوک و خوشک و براکانشت چۆنە مناڵی چەندنی من بالەوە ئەخیری دەست پێ بکەم منداڵی ئەخیرم مناڵی ئەخیر جا بخۆت تێدەگەی نازی زۆریان پێیایی بخۆت تێدەگەی 6 برا و 5 خوشکی ماشەڵڵا تەمەند درێژ دایکم ماوە سپاس بۆخوا بەس باوکم نەماوە خوافیکە پێم بڵێ بزانم لە خوشک و براکان لە کێ زیاتر نزیکی پەیوەندی لەگەڵ دایکتا چۆنە کە تووشی کێشەیە کەبی لە خێزانەکەت بەگشتی پەنا بۆ کێبێ لە ڕەنگە ئەمن بە حکمی تەمەنەکەم بەیەک ئاسپەیوەندی یعنی ئەو خۆشەویستێکی هەیە لە بینی خوشک و برا لەگەڵ هەمویان هەم لە برا گەورەکەمەوە بگرە هەتا خوشکەکەم کە بخۆشم بکەم پەیوەندیم لەگەڵ داکەم زۆر زۆر باشە ڕەنگە ئێستا من لێرەوە دانی پێدا دەنم کە داکەم ئەمنی لە هەمویان خۆشترێ والله کێشە دروستە کێشە ئەمنیش پێم وایە لە هەموو ئەوانەتی کە زیاتر داکەم باشە بۆچی تۆ زیاتر خۆش لەبەر مناڵی بچی لەبەر مناڵ ئێستاش کەژنم هێنا دنە کەژنم ناشەویژن گواستنەوە لە دیارم دانیشت بوو ئەوها پێ دەکەن گەشتم داوەست پێ دەگوتی هیچ پڕواناکەم ژن دێنی یعنی لەلای ئەو ئێستاش یعنی ئێستاش ئەگەر شتێک بی لە ئیش بم تەلەفۆنەکەڵێ سەرماتە برسیتە یعنی وەکو ئەو منداڵێک کە جاران لە مەکتەب بوو هەر ئاگای لێ هەر بمێنێ بۆ ئیشەڵڵا شارە نووسی شارەکانشت بڵاوەکەیتەوە ماوەی چەند ساڵ بە شار نووسین کردو چۆن بوو زانیت کە توانای شار نووسینەکە لە 2004 دەستم پێ کرد بەڵام بەو مەرحەلەی کە تێپەڕیم سەرەتای نووسینم بوو ڕەنگە ئێستا کە سەیرانەکەم زۆر جار شتێک بوو ئەو کات شتێکی سادە بووینە بەس دواتر دەتوانم بڵێم لە 2002 کەتمە ناو نووسینی چڕ لەو کاتەوە دەنووسم تا ئێستا لەورەزێکێک لە هاوکارەکانمان ئەیوب محەممەد بەڕێبەری سوشال میدیا پرسیان سوال لێرە سڵامان بۆ هەیە بۆ کاگە ئەیوبی بەڕێز کۆمنتی بۆ دووسی بوو تاکیدی من کردم پرسیارت لێ بکەم ئەڵێ بۆچی هەر کاتێ نەورە شعر بڵاو دەکاتەوە یەکسەر دوایەوە ڕوونکردنەوەی کشەدا ئەوە جوابم دایتەوە وازی نەهینا لەوێ ئێستا هات لە بەرنامەکەش باسەکە ئێستا جوابێکی دەم ڕەنگە بۆش قەنەعەتینێ طبعا پێشەتی بە زوڵامی بۆ کاگە ئەیوب کەسێکی زۆر بەڕێزە ئەو پرسیارە لە کەن دروست بوو هەمجارە من دەڵێ دوو بۆ هەر شعرێک بڵاوەکەیەوە ڕوونکردنەوە لەسەرەدەی شعرەکانی من جاری وایە لەسەر خۆشەویستی بەردەوامە دنە جاری وایە لەسەر جێهێشتنە جاری وایە لەسەر بێگەیشتنە جاری وایە لەسەر مردنە اینجا کێشەکەی من ئەوەیە کاتێک شعر بڵاو دەکەمەوە لە ئینستاگرام یان لە سناپ کە باسی جێهێشتن و بێوفای ئەوەی تێدایە خەڵک سەر بمونیت ئەو لەگەڵ چێتە ئەو بۆ چێت نووسی ئەڵم با وڵڵا لەگەڵ کەسم نیە ئەڵم وڵڵا لەگەڵ کەسم نیە ئەو شعرە ڕەنگە ئەسڵەن زۆر پێشتر نووساب یان ئێستا نووسیم بەڵام کە دەینووسم ڕەنگە من نا بەڵام کەسێکی دیکە خۆی تێدا ببینێتەوە جا ئەوە تۆزە ئیشکالم بۆ دروست دەکا ئەو ڕوونکردنەوە بۆ ئەوە ینی خەڵک تێبگا ئەو شعرانەی کە من دەینووسم بەشێکی لەسەر ژیانی خۆمە بەڵام بەڕاستی لەو مەرحەل کاریگەری ماڵەوە نیە بۆ ئەو بە تایبەتە نووسم ئەگەر بۆ ئەو بینووسم تاجێکم تاگەکەی چۆن کاکە لێرە ئاگادارم هەر شعرێکی بڵاو کردە خێزانی تاکردەوە بۆ خێزانێت بۆ خێزان ئەوانی تر بۆ خۆتە یەکێکی تر لە هاوکارەکانی خۆمان بار ئیسماعیل مامۆستا بەیار ڕێزمێ مامۆستا بەیار سڵامان بۆ ئەویش هەیە وتی بووی لە نەورۆز بپرسم باوەڕی بە چاونەزەر هەیە وەڵڵا ئەزای چی لێ کرد لە چاونەزەر ترسی مامۆستا بەیارچیان لێ کرد یعنی باوەڕ بە چاونەزەر هەیە ڕەنگە خەڵک بڵێ باوەڕم پێ نییە بەس ئەم باوەڕم بەوە هەیە بە حەسادەت هەیە و ئەو حەسادەتە ڕەنگە زۆر جار کاریگەری لەسەر من بخۆم هاوکارمان ڕێناز عەلی لە کۆمنتێک لەژێر پۆستەرەکەت نووسی بووی لێی بپرسم بۆ ئەوەنە قەتەری ئەژی چێ مۆزۆی ئەم قەتەری ژیان ئەزانی ئەو مەبەستی چییە؟
ڕێناز زوو دەڕواتەوە ئەمن هەندێک زۆر نا تۆزێک لەو درەنگتر دەچمەدەوە تۆزێک یانی چی؟ یانی ساعت چەند؟ ئەخرەستە ناوی ساعتەکە کەشف بکەم درەنگ دەچێتەوە بۆیە پرسیار درەنگ دەچمەدەوام وەشتێکی دیکەش زۆر جار ئیشەکە بۆ من نەمتوانیە بڕۆم اینجا بەکەلکم هاتیە لەوێ باش چاک بەس یەک شت هەیە ئەمە زۆر جار درەنگتر دەڕۆمەوە بەس ئەو جام جارم تەشقڵە پێ دەکەم دەڵێمە تو قەتەری دەژی کە پێی دەڵێم ئەم شۆژەوی دەڵێ با بە خۆت قەتەری دەژی ئەم لە بەیانیەوە لێرەم ئەجە لێ من ئاگام لێن ڕناز دێدەدان بەس بۆ درەنگی یعنی تو شایدی یعنی تەواو کەشف بوو کەشف بووی بەڵێ یەکێکتر لە بینەرانی کوردستان بشوار لەژێر پۆستەرەکە نووسی بووی کاکە بۆچی زۆربەی ڕۆژنامە نووسەکان شاعر چی مۆزۆ ڕاستەکە ئەوە هەستا چەند میوانداری چەند دانەتان کردووە زۆربەتان شاعرن هەمویان دەستی نووسینیان هەیە هەمویان لە زۆربیان دەستی نووسینیان هەندرێن تۆ ئیتر هێمن هەینی واللهی بالفعل ئەو پرسیارە یعنی زۆر جار کرا پێم وایە لە برادرانی دیکەش کرایە پێم وایە لەبەرەوەی ڕۆژنامە نووس پێویستی بە بیرکردنەوەی زیاترە بۆ نووسین بۆ راپۆرتێک بۆ شتێک زۆر جاو راپۆرتانە ئێمە دەکەین مەرزنی هەموو راپۆرتی سیاسی بێت نەکجار راپۆرتێکی سۆفتە پێویست بە بیرکردنەوەی جیاوازە بۆ ئەوەی جوانترین تێکس دابڕێژی ئەم جوانترین تێکس داڕێژە بەڵێ لە داڕشتنی تێکستەکە وا لێ دەکا ئەتوو ئەم داڕشتنەوە ئەم بیرکردنەوەی بۆ شتێکی سۆزداری بەکاربێنی کە وەکو شارە لە چی فۆبیات مەلەوانی نازانم 10 ساڵی دیکەش هەڵدەن برایەکانم هەڵدەن فێرم فێر نابم ئەوە هیچ ئەوەیە ئاو ئاگر زیاتر ئەو دووە ئەو تازە لە ماتۆر لەوەشیان وڵی بدایەتەکەی زۆر ناخۆش بەس فۆبیا ئاور و ئەو ئاگر ئێستاش ینی مەلەوانی نازانم پێشم وایە قەت فێر نابم لە چی ئەترسی بەگشتی لە ژیانت مەبەستت لە ترسی ئەوەی کە واقعی هەیە یان شتێکی ڕۆحی مەبەستی زیاتر لە ڕووی ڕۆحیەوە لە دەستدانی سێ کەسی زۆر ئازیزە ئەترسی ئینشەڵا قەت لە دەستیانە باتی تەمەنی مناڵیتم بۆ کە تەمەنی مناڵی چۆن بەڕێکرد مناڵی هاروهاتی هاتە بووی لە تەڵەبێکی زیەک بووی تەنبەڵ بووی لە قوتابخانە ئێستا ببیرم نایە لە ژیانمدا پێم وایە یەک جار شەڕم کردیە ئارام بووی ئافرینێت تا حدێک پێچەوانەی ئێستا تۆزێک ئێستا شاکرترم بەس بە منداڵی کەسێکی ئارام بووم و لە هەمان کاتە لە قوتابخانە بەڵێ یەک لە قوتابیە زیرەکەکان بووم باشە زۆر جارە سەر ببینمانی لە ماڵەوە زۆر جارە وەکو شتێک بۆم باز دەکەن کاتێک منداڵی دەگەڕام و ماڵە جاری وە هەبوو سێ قردێ لەم بێرەوە بوو قردێلەی پاک و خاوێنی ئاقڵی زیرەکی ئاوە هەر سێکە ئافرین چاک قەت بۆ لە کاتی کارکردنە ڕووماڵی بابەتێک بکەیت کە خەمگینت بکە قوڕکت پڕگریان بکە بەڵێ بێگومان زۆر لە کەی کامی زیاتر مەسەڵەن کاریگەری لەسەر کردووە یەکێکیان ئەو هێرشەی چەکدارانی داعش بۆ سەر گوندی خدرجیجە لە چەند مانجی ڕابرد و بەڕاستی حاڵەتەکی زۆر 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 تایبەت و دنا دایکێکم لە بەردەمدا بوو قسەم لەگەڵ دەکرد لەبەر چاوی ئەو سێ ڕۆڵی شەهید بووە زۆر 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 یعنی قورس بوو بۆ من قسە بکەم یعنی لە کاتی ڕاستە خۆدا کە ئاوەڵەکەم دەگواستەوە بەڕاستی زۆر زۆر پێم لە ڕۆح و نەفسیەتی خۆم لە هەوڵمدا ڕۆژنامە نووسەر بووم لە مرۆڤێکی ئاسایی کە کەوتومەتە ژێر کاریگەری عەتف و سۆزی ئەو دایکە بەڕاستی ئەوە زۆر تەئسیری بێکردم حاڵەتی دووەمیش دۆزینەوەی تەرمی مێدی شوانکار ئەوەی کە نزیکەی توانم بڵێم بۆ ماوەی 20 ڕۆژ بۆی ئەو لافاوە تەرمەکی ون بوو من خۆم چوومە سەری کاتێک کە دۆزیانەوە لەوێ کە برایەکانم دیت و دوایە کەس و کارەکەیم دیت لەسەری و برایەکانی بەتایبەت لەو کاتەیدا کە یەکێک لە هاوڕەکانی ئاماژەی بۆ من کرد وتی بەنیاز بوو هاوین زەواج بکات یعنی ئەو دوو ڕووداوە بەڕاستی زۆر زۆر ناخۆش بوو لە ژیانی من زۆر زۆر کاریگەری لەسەر دروست کردومە کە وای کردووە ڕەنگە من ڕاستەوخۆکەم بەو شێوەیە نەتوانی بێت پامەکە بگەین بەهۆی ئەو هەست و سۆزی کە ناوە خۆمدا کوڵام باش خۆشترین ڕووداوەکان لە کاتی کارکردن تاشی بوو وەڵا ئەویان زۆرە بەس توانم یەک شتی خۆش بژێرمەوە کۆبوونەوەکی زۆر زۆر گرنگی سیاسی هەبوو
یەکێک لە پامێرەکانی دەستگاکانی دیکەی ڕاگەیاندن لە ناکاو هاتەوێت کە هاتەوێ فانیلەیەکی ئاسایی لە بەردابوو چاکەتی لە بەردابوو چاکەتم لە بەردابوو گوتی ئەگەر بکرێ ئەو چاکەتم بدێ ئەم ڕاستەخۆیەکەم دەکەم کە ڕاستەخۆی کرد لە ناو ڕاستەوەگە اینجا یەکێک لە بەرپرسەکانی لە کۆبنەوەکاتەوە پرس کۆنفرانسی کرد مایکەکانمان ڕاگرت بەڕاستی من نەمزانی ئەو لە ناو ڕاستەخۆیە مایکەکانمان ڕاگرت و کە قسەکانی تەواو کرد من نەمزانی ئەو ناو ڕاستەخۆی و دوای ئەوە گەڕێتەوە لای بێژەکەی سەر گوتم چاکەتەکەم دۆ تەماشایکی کردم ئەوە ینی ئەو زەزانیم کە لە ناو پەخشدا بوو بەڕاستی ئەوەنی دەنگم دەرچوو لە تەلەڤیزیۆنەکەی ئەوان ئارە وەڵانی فەقیرە تەماشای کردم بەستانی چی پێ نەگوترا باشە پرسیاری ناوەکەتیان لێت کرد بوو تو بوو یان کێ ناوی نەورەسی لێناوە من خۆم بەزانم واتای چێن واتای نەورەسیش چییە؟ بێگومان برایەکانم برا گەورەکەم ناوی لێناوم نەورەس بە دوومانە هەیە نەورەس بە مانای باڵدار دێ ئەوەی کە هەیە لەسەر دەنیا دەژی جوانە تێریێکی زۆر زۆر جوان و ناسکە و گوندێکیشە پێم وایە لە باکووری کوردستان بەڵێ گوندێکیشە لە باکووری کوردستان نەورەس کارکردن لە بواری ڕۆژنامەنووسی شاعری یاخود پیشەی مامۆستایی یەکێ هەڵبژێری ئەوە زۆر قورسە بیکە دوو باشە دوو بۆ لەبەرەوەی مامۆستایەتێکە پیشەیە پێم وایە بەرهەمی ئەو خوێندنەیە کە کردومە و من ئەگەر ڕۆژنامەنووس نەبام شاعریش نەبام ئێستا هەر مامۆستا بووم بەڵام لە ئەوەی کە لە خۆمەوە نزیکە زۆر حەزم لێتی شاعری و ڕۆژنامەنووسی و لە نێوان ئەو دوانەشدا زۆر زەحمەتە بتوانم یەکە چەند هەڵبژێر چ بەشێکی تەواو کردو لە زانکۆ؟ زانستی کۆمپیوتەر زانستی کۆمپیوتەر زانستی کۆمپیوتەر زانستی کۆمپیوتەر باش نەورەس ئەگەر ڕۆژنامەنووس و مامۆستا نەبای چ پیشەیەکی ترت هەڵەبژار؟ لە تەمەنی لاوێتی خۆمدا زۆر حەزم لە هونەرە جوانەکان بوون بەڵام بۆ ئەو کات بۆ من زەحمەت بوو بڕۆم دڵنیا بە ئەگەر ڕۆژنامەنووس نەبام مامۆستا نەبام ئێستا یان گۆرانی بێژ بوو بەڕاستی دەنگت خۆشە؟ وەڵایی خێزانم دڵێ خۆشە کەواتە بگۆرانی مامۆ بڵێ یاڵا یاڵا کەشی و کەژ یاڵا بگۆرانی مان بۆ بڵێ یان گۆرانی بێژ بوو یان ئەکتەری شانۆ ئەکتەری شانۆ تا هونەرمەند دەرەچوی هونەرمەند دەرەچوی باش ئێستا گۆرانێکمان بۆڵێ یان بەستکان بۆ چ گۆرانێک بڵێ وەڵای کێکی خۆت من نازان بۆچی باتەنیا لێرە جێت هێشت و چیرۆکی عشقی نەورەس خۆشەویستیت کردووە؟ 34 ساڵ تەمەن بێک خۆشەویستی نابێت وەڵا بە خۆشەویستی هاوسەرگیریت کردووەکەواتە بێگومان باشە چۆن بوویت کرد تا ناستی؟ ئەو مامۆستا بوو مامۆستای زمانی ئینگلیزیە لە شوێنێک ناسیم بەس کە داوام کرد ڕاستەخۆ ئەکسێپتی نەدا ماوەیەک ڕایگرتم بەس شعرێکم بۆ نووسی شعرەکەم بۆ نارد دوای ئەو شعرە هەرچی ترس و گومان و قەلەقی بووی چی نەما تا ڕازیت کرد ڕازیم کرد وەڵا زیرەکی ئەگە بتێ بچەند وشە باسی کەسایەتی هاوسەرەکەت بکەی چۆن وەسیەکەی پێم وایە لە 7 ملیار کەسی ئەو جیهانە باشترین کەسە بۆ من و لە هەر هەنگاوێکی سەرکەوتنم ئەگەر سێ هەنگاوی سەرکەوتنم لە ژیانی خۆمدا لەو تەمەنێکە لەگەڵ ئەومە سێ هەنگاوی سەرکەوتنم هاوشت بێت دویان بۆی ئەو بووە و سەبر و تەحملێکی یەکجار زۆری هەیە بۆ من و بەردەوام لە پشت هەموو کارەکانی منەوەیە و ئەگەر ئەو نەبوایە من پێوانمانە بوو تا ئێرە هاتبە باشە لە ماڵەوە چۆنی هاوکاریەکەی یان تەمبەڵی لە کاروباری ماڵەوە
لەبەرەوەی خۆتە زانیدنە ئەمە داوام زۆر لە دەرەوەی منۆستانەدەم لە ماڵەوە تەمەڵ یازیرەکی وەڵام ینی هاوکاریەکەم بێگومان لەبەرەوەی من ئەوە باسکەم کاتێک کە لە داوام دەگەڕێمەوە بەڕاستی ئەم هەتا درنگانی شو دەبێت هە لەگەڵ منداڵەکەم گەمە بکەم یعنی زۆر حەزی لە گەمەیە زۆر حەزی لە یاریە ئەو جاری وام من خەوتیمەوە هێشتا ناخەوی ساعت 12 ئەو هێشتا هەر لە دوو گەمە و بەزم و ڕۆزمی خۆتی بەس بێگومان هاوکاری خێزانشم دەکەم و بحکمەوەی کە من لە بەشی ناوخۆی بوومە یعنی خواردن و شتم پێشتر ئامادەکردوان ئێستا گەر لێرە بتانەوێت لێرە دەتوانم خواردنتان ئامادەکەم وەڵا چ خواردنێت باشە زانانی دروست کرد وەڵا هەر ئەو ئێزانم برنج و مەرەگە و گۆشتەکە خۆم حەزم لێ وەڵای ئافرین ئەوانم زۆر حەز لێ و ئەشتوانم ئامادە بکەم چەند ساڵ لە ڕۆژنامەنووسی نەورەس ئەوە هەر لە دەستپێکی شاکە دەست بەکاری ڕۆژنامەنووسی کرد پامنێر بووی یاخۆت لە بەشێکی دیکەدا کار دەکرد چۆن بوو بە کشتی هاتیتە بواری ڕۆژنامەنووسی کارکەی لە منداڵیەوە حەزیەکەم تێدا بوو بۆی کە قسە بکەم خەڵک جێم ببوویرە ئەو شتم تێدا بوو زۆر حەزم لێ بوو لەگەڵ دروست بوون و ینی دەست بەکاربوونی دامەزراوی کوردستان 24 هاتمە ناوەڕاگەاندنەوە تا یەکەم وێزگەی کارکردنم کوردستان 24 و تا ئێستا بەردەوام و لە سەرەتاشەوە کە دەستم بگرێت بە پەیامێری دەستم پێکرد حەزەکەی لە بوارەکانی دیکەشتا کار بکەی بێژەری پێشکەشکاری بەڵێ ینی زیاتر حەزم لە پێشکەشکاری حەزەکەی ینی حەزەکەم ینی لەپاڵ ئەو کاری پەیامێری خۆم ینی حەزم لە پێشکەشکاریشە بۆ بەرنامەیەک بۆ شتێک ئامانجی نەورەس لە ژیانیە چییە؟ ئامانجم ئەوەیە لە ژیانی خۆمدا پێش هەموو شتێک کە شەو خەوتم بە ئیسراحەت بنم دڵی هیچ کەسەکەم عاجز نەکردم تا ئێستا پێم وانە شەوی خەوتبووم بە وجدانێکی بە ئازارەوە خۆتبووم هۆر هیچ کەس لە ژیانی خۆمدا بێتاقەتم نەکردووە بۆ ئامانجی ژانی شخصی خۆشم کەوەی کە هەمە گەیاندنی خانەوادەکەمە و دروستکردنی داهاتوێکی گەشە بۆ خانەوادەکەم بە تایبەت بۆ کچەکەم لە دوا ڕۆژدا ئیشەڵڵا دەگەی بە ئامانجەکەت و کچەکەشت بەختەوە دەبێت ناوی دوودان لە هاوکارەکان تەڵێ چیت هەیە بێن سامان حسێن بەڕێوەری پامنێرەکانی کوردستان 24 بارزان سادق بەڕێوەری ئاوتپوتی کوردستان 24 دوو کەسی زۆر بەرەزن بەڵام دۆی زۆر لە جدیات بێمە دەرێ بەڕاستی کاکسامان سەبر و تەحملەکی زۆری هەیە لەگەڵم پرتەو بۆڵی لەسەرەکەی ئاخرە میشەڵێ دەورە زۆر پرتەو بۆڵم لەسەرەکە وەڵام ڕەنگە هەرم بە تەنیا نەبم برادەرەکانی دیکەش بن سەبر و تەحملەکی زۆری هەیە ئەوەی کردێک کە هەمومان بەڕاستی مرتەحین لەگەڵ بارزان سادق بۆ هەر بابەتێکی بە تایبەت ئەگەر بابەتێکی زۆر گرنگی ڕۆژنمانی بێ بەڕاستی یەکێکە لەو کەسانەی کە من پرسی پێ دەکەم چۆن ئەو کارە بکەم چۆن دەست پێ بکەم و چۆن کۆتایی پێ بێنم ینی خاوەن ئایدیا و بیرۆکەیەکی جوانە بۆ کارکردن زۆر شاعرە نووسی پێم بڵێ کام لە شارەکانتدا زۆر جوانە ئێستا بۆمانی بخوێنەوە لە باکسێ و توانم بڵێم ئەو هەموو شعرەکانی خۆم وەکو منداڵی خۆمان ئەو هەتبوو خۆشەویستی بۆ منداڵی خۆم هەیە بۆ هەم شعرەکانی خۆم هەیە شعرێک ئەگەر ڕامێنە بێ دلیتەکەم ئەی سرمەوە باشە هەموو ئەو شعرانێکی ئێستا ماون هەموو لە لا تایبەت بەس شعرەکەیە بە تایبەت بۆ ئەو عاشقانەی کە بە ناچاری لێک دابراون پێشکەشی ئەوانەکە باشە گوێمانێت ئازیزم کە ئێوارە دادێ بە شەقاماندا دێم و دەچم وەک شێتێکی مەست و بێخەبەر هەواڵت لەم و ئەو دەپرسم تا درەنگانی شەو دەگەڕێم هیچ کەس نازانێتەوە بەکوێ چووی بوویتە باڵدار چووی بۆ ئاسمان یاخود ڕەشەباولی کردووی ڕەنگ بێ تۆ هێشتا لە شاردا بیت ئێواران بکەومە بەرچاوت بمبینی دووری چی لێ کردوم چۆن وێڵ بووم بۆ ئەدرس و ناوت ڕەنگ بێ حەسبی ئێوارەیەک لە شەقامێکدا ڕێگەم پێ بگری بەخۆت و چەپچێ گوڵی سوور باوەشم لێدەیت و تێر بگری نازانم ئێستا لەگەڵ چێی دڵخۆش یان دڵ پڕکەسەری تەنیا دەزانم جگە لە دڵی من لە هەر شوێنێک بی پەنابەری
کۆتا قسەی نەورەس لە باکستێج پێم وایە باکستەیج ئەوەی کە ئەم بیرۆکەی داناوە کەسێکی زۆر 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 گونجای بۆ بەرنامەی هەڵبژاردووە زۆر سپاس دەکەم نامێت کەم بە قالی وجامە لە بەس بەڕاستی سپاس دەکەم کەسێکی زۆر گونجای بۆ ئەو بەرنامەی هەڵبژاردەوە کە پێم وایە بەتەواوی حەقی بەرنامەکە دەدات سپاس بۆ ئامادەبوون لە باکستێج وڵامی پرسیارەکان ئێمە داوە زۆری سەرمات بوو داوا لێبردی زۆر بەخێربێ و سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ هاوکارانمان بێگومان لە پشت کامێراکانەوە ئێمە لەرزا کۆتایی با باکستێجێکی دیکە دەهێنی سپاس کەوەکو هەمیشە بینەر و بیستەری باکستێجن ماڵەوە